چیتر نوێژ بەتاڵەکاتەوە قسەکردن بە متعمدی قسە بکەی بە متعمدی چونکە خوای تەعالا فەرمێ وەقوموا لله قانتین کاتێک لە ناو نوێژان قانت بن صحابە فەرمون بەر لەوەی ئەم ئاەتە دابەزی ئێمە لە ناو نوێژە قسەمان نەکرد خوای تەعالا منعی کرد فەرمووی وەقوموا لله قانتین قسە مەکەن لە ناو نوێژە لە ناو نوێژە ئێوە هاتوون مناجاتەکەن لەگەڵ خوایە بۆیە هەر کەسێک لە ناو نوێژە قسە بکە ئەو نوێژەکەی بەتاڵە خاڵێکی تر فەرمووی وەبیلقەهقەهەتی ئەمەشیان نوێژ بەتاڵەکاتەوە کەسێک لە ناو نوێژە پێ بخەنێت پێکەنینێک کە قاقای لەگەڵا بێت ئەمە بە ئیجماع و یەکدەنگی زانایان نوێژ بەتاڵەکاتەوە ئەی زەردەخەنە ئەمە الئیبتیسامەت فەلا ئەگە کەسێک زەردەخەنەیە گردی لە ناو نوێژە ئەوە مەکڕوهە بەڵام کە دەنگی دەرکرد نوێژەکەی بەتاڵەکاتەوە کە دەنگی دەرکرد نوێژەکەی بەتاڵەکاتەوە بۆیە دەبێ ئاگادار بن وبالحركة الكثيرة عرفا جوڵێ زۆر لە ناو نوێژە ئەمەشیان نوێژ بەتاڵەکاتەوە فەرمووی وبالحركة الكثيرة ئەم قەیدە زۆر موهیمە جوڵەکە زۆر بێت ئەو جا فەرمووی متوالية متتابعة يعني یەک لە دوای یەک بێت ئەو جا نوێژ بەتاڵەکاتەوە يعني بۆ نمونە لە ڕکاتی یەکەمە ئێرەت خورا ئاوایەکت کرد لە ڕکاتی دووەمە ئێرەت خورا ئاوایەکت کرد ئەمە نوێژ بەتاڵ ناکاتەوە بەڵام ئەو حرەکە و جوڵە زۆرەی کەوا نوێژ بەتاڵەکاتەوە ئینسان کە تەماشای بکە کە سێرێکی ئەڵێمە لە ناو نوێژانیە یعنی ئینسان خەڵکێکی لە ناو نوێژە جارێ خەریکە مێدی جارێ خەریکی رێدی جارێ خەریک ئێرێتی جارێ خەریک جەمەدانەکەیەتی جارێ خەریک سەعاتەکەیەتی کە سێریکەی ئەڵێ ئەم پیاوە لە ناو نوێژانیە ئەوە حرەکەی کەثیرە و یەک لە دوای یەکشە متتابعە متوالیە ئەو نوێژە بەتاڵە ئەمما ئەگەر حرەکەیەک جوڵەیەک بۆ پێویست بوو دروستە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر مار و دوو پشک لە ناو نوێژە بوون هات بۆتان نوێژەکەتان ببڕن و بیان کوژن ئەمەڕ بقتل الأسودين حديث صحيحة في الصلاة صحابة ئەم حاڵەتەیان بەسەرە هاتووە لە ناو نوێژایە ماریان بینیە کوڵاشدەمیان بینیە و چوونە لێیاندا و کوشتیانە و ئەو جاهاتنەتە ناو نوێژەکەیان و نوێژەکەشیان بەتاڵ نەبووتەوە ئێمە کاتێک باسی حرەکەیەکەکەین دەڵێن کە پێویست نەکات لغەیری حاجە کاتە نوێژەکەت بەتاڵە بێتەوە ئەمما بۆ حاجەت و پێویستی بوو دروستە